بە ئیرادەیەکی بەهێز و جەنگ لەگەڵ شێرپەنجە هاتوون بۆ پشتگیری لە نەخۆشخانەی هیوا و داوا دەکەن هیوا ڕزگار بکرێت لە گرفتی نەمانی دەرمان چونکە ئەوان چی دیکە توانای کڕینی دەرزی و دەرمانیان نییە لە دەرەوەی نەخۆشخانە. ئەوە نەمردین دەرمان بکڕین من خۆم دەرمانەکەم بە 1,750 لە کرێچیا دانیشتومە. خوشکەکەم ئەینەشت نەخۆشی هیوایە خۆشم نەخۆشی هیوام دەرمانەکانمان زۆر گرانە بەس لێرانە بێدەرمانین هیچ کێشەیەکیان نییە نە لەگەڵ کارمەندە نە لەگەڵ دکتۆرە بەس بێهیوان لە حکومەتی عێراقی حکومەتی هەرێمی کوردستان بێهیوامانیان کردووە بە بۆنەی داو دەرمان و دەعمیان ناکەن. بەعزە نەخۆشێک هەیە ناتوانێت یعنی ڕۆژانە بژێوی خۆی دابین بکە چۆن بتوانیت چارەسەر بکڕی لە دەرەوەی نەخۆشخانە. یعنی ئێستا من وەکو خۆم 220,000 هەیە كل دەرزیەکم بە 4-5 وەرەقەیە ناتوانم بیکڕم مانگانە. یعنی ئەگەر حکومەت علاجێکمان بۆ نەکا و ئاوڕێکمان لێ نەداتەوە ناتوانین چارەسەری خۆمان بکەین. ماوەی 3 مانگە گرفتی کەمی دەرمان و پێداویستی پزیشکی بۆ نەخۆشخانەی هیوا دروست بوو و زیاتر لە 100 نەخۆش ژیانن لە مەترسیدایە. ماوەی مانگێکیشە کەمپینێک بۆ بەرگری لە هیوا لەلایەن حەوت ڕێکخراوە دروست کراوە بۆ فشارکردن لە حکومەت. گرفتی نەخۆشخانەی هیوا هەموو سنتەرە شێرپەنجە بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەڵێت گرفتی نەخۆشخانەی هیوا نەبوونی داهاتە لە سندوقی شێرپەنجە و بڕێنی بودجەی نەخۆشخانەکەیە. ئەم دەرمانانە بە پێت بڵێم چارەسەرەکەی ڕەنگە لە دەسەڵاتی سەر و وەزیری تەندروستی شابێت لە دەسەڵاتی سەر و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی شابێت چونکە ئەمە پێویستی بە بودجەیەکی تەرخانکراوی مستەمیری دایمیە نەک لەسەر بودجە و داهاتی پارێزگاکان بێ کە هەندێک ڕۆژێ و هەندێک ڕۆژ نییە و لەگەڵەوەشدا دەوێت بڕیارێک بدرێتکە و پارەی بۆ سندوق تەرخان کراوە نەیرێ بۆ هیچ بابەتێکی تر لە کاتی نەبوونی نەختینە بۆ موچیان بۆ هیچ مەبەستێکی تر بەکارنێت. بەوەی پیسبوونی ژینگەی سلێمانی و فرێدان وستانی پاشەڕۆ لە تانجەڕۆ و نەبوونی مەرجی تەندروستی بەشێک لە کارگەکانی بازیان مەترسیەکانی شێرپەنجە لەسەر خەڵکی سلێمانی و دەوروبەری تا دێت زیاتر دەبێت. بەراورد بە 10 ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی و بگرە هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی ئامارەکان بۆ 3 هێندە زیادی کردووە واتە ئێمە لە ساڵانی 10 ساڵی ڕابردوو 2010دا ڕۆژانە 5 حاڵەتی نوێ بوو. ئێستا ئەم ساڵە سنووری پارێزگای سلێمانی ڕۆژانە 15 حاڵەتەیە. ڕاستە هەموو حاڵەتەکان سنتەری پارێزگانین بەڵام بەشێکی زۆری پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانە. نەخۆشانی شێرپەنجە بەهۆی گرانی دەرمان و دەرزی لە دەرەوەی نەخۆشخانەی هیوا زۆرێکیان توانای کڕینی دەرمانیان نییە. ئێستا جگە لە نەخۆشانی سنووری پارێزگای سلێمانی بەشێکی زۆریش لە کەرکووک و بەغدا و ناوچەکانی خواروی عێراقەوە ڕوو لە نەخۆشخانەکە دەکەن. بەڕێوەبەرەکەشی دەڵێت کێشەکانیان چارەسەر نەکرێت هیوا دەکەوێتە مەترسیەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.